چواردەمین پاڵەوانەتی شەترەنجی کلاسیکی خانزاد لە شاری هەولێر و لە هۆڵیانی شەترەنجی خانزاد بەڕێوە چوو. لە پاڵەوانێتیەکە 64 یاریزانی کوڕ و کچی هەرێمی کوردستان و بەشێک لە پارێزگاکانی عێراق و وڵاتانی سووریا و ئێران بەشدار بوون. ئەم پاڵەوانێتیانە بەڕاستی وەک ئەبدێتکردنی یاریزانەکان و زانینی ئاستی خۆی تا چڕادێک کە سوودی لەم تراینینگە لەم ڕاهێنانە وەرگرتووە خۆی بسەلمێنێتن کە ئایا سوودی وەرگرتووە یان شێوازی یاریکردنەکەی تەمرینەکەی ڕاهێنانەکەی هەڵەیە. دوای 5 ڕۆژ لە ڕکابەری و ئەنجامدانی نۆیاری زۆزک سەلاح بە سەرکەوتن لە 7 یاری و 2 یەکسانی بووە پاڵەوان. دیدار محەممەدیش بە 7 خاڵونی و دووەم و ڕەوەند حەمیدیش بە هەمان ڕێژەی خاڵ سێم بوو. بە ئامادەبوونی هەردوو کونسوڵی پۆڵەندا و بولگاریا خەڵات بەسەر یاریزانە سەرکەوتوەکانی تەمەنە جیاوازەکان دابەشکرا جگە لە بەخشینی جام خەڵاتی داراییشیان پێدرا. پاڵانتی چواردەمی خانزاد بوو کە پاڵانتێکی بەقۆت بوو ئاستێکی باش بوو کە توانیم حەمدولیلا حەو برنەوەم هەبێت و لەگەڵ دوو تعادل و ببمە یەکەم کە ئەمە هەستێکی خۆشە کە بتوانم لە پاڵانتی خانزاد ببمە یەکەم. ئەvە چواردەمین قەرەمانیە خانزادا نیمدەولەتیە کلاسیکی دەبەکردن ساڵ بۆ ساڵی ئەف قەرەمانیە پێشتر تێبیتن یاریزانت قووەتر بەشداریەتکەن پتر خەڵک بەرەف بێ قەرەمانیەت دەتن ئەم گەلێک فایدە بخۆش بە قەرەمانی وەرگرین و ساڵ بۆ ساڵی باشترە هیویتکەین هەر بەردەوام بن. ئەم پاڵەوانتیە تۆمارکراوە لەلایەن یەکێتی شەترەنجی نێودەوڵەتی لە ڕێگای یەکێتی شەترەنجی عێراقەوە یانەی شەترەنجی خانزاد ساڵانە چەند جارێک دەیکاتەوە. یاریەکانی پاڵەوانتەکە لەلایەن ناوبژوانی نێودەوڵەتی سەرپەرشتی دەکرا و لە ڕێگای دوو ماڵپەڕی جیهانی شەترەنجەوە بە شێوەی ئۆنلاین دەگوازرایەوە. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.